نزیک بە 20 ڕۆژە یاریەکانی مۆندیال بەردەوامی هەیە. قەتەریەکان شانازی بەوە دەکەن کە لە ماوەی بەڕێوەچوونی یاریەکانی مۆندیالدا هیچ حاڵەتێکی ترس و دڵڕاوکێ لە نێو هاندەران و خەڵکدا ڕووی نەداوە. لە قەتەر بابەتەکە تەنها تۆپی پێ و ئاستی هەڵبژاردەکان و لایەنی هونەری یاریزانەکان نییە، بەڵکو قەتەڕیەکان دەیانەوێت بە جیهانی دەرەوە بڵێن کە دەتوانن پاڵەوانێتیەکی گەورەی وەکو مۆندیال بە سەلامەتیەکی زۆر و ناوازەترین شێوە بەڕێوە ببن. هەر لەبەرەوەشە لاتان سەیر نەبێت کاتێک بەڕێبەری ڕێخستنی مۆندیالی قەتەر دەڵێت تا ئێستا هیچ حاڵەتێکی وەها دروست نەبووە کە ترس و دڵە ڕاوکێ بۆ هاندەران دروست بکات. هاندەرانیش لەو بارەیەوە دەدوێن. وڵی ئەم مۆندیالە لە ڕووی تەنزیمات و لە ڕووی ڕێخستنەوە مۆندیالێکی زۆر سەرکەوتوە تا ئێستا. ئێمە خۆمانەوە چەند ڕۆژە لێرین بۆ میترۆ، بۆ پاس، بۆ ئەو شوێنانی کاچیتە فان زۆنەکە ئەوەی کە کابینەکان یانی هەمووی خەتی فریدانراوە بە پاس ئەو بن بە هەموو شتەکان فرین، تەنزیماتی سکوریتی لە هەموو میترۆکان سکوریتی دانراوە، لە هەموو شوێنی قادرمەکان سکوریتی دانراوە تا ئێستا هیچ کێشە ئاژاوەیەکمان نەبینیم. واز دەکەم بەپێی هەموو ڕاپۆرتانش کە هەیە وڵاتی قەتەر سەرکەوتووترین وڵات بووە لە ڕێخستنی مۆندیال و بەپێیکەوەی لە ڕاپۆرتەکانیشدا بوونە تا ئێستا هیچ حاڵەتێکی ئاژاوەگیر و شەڕ و هەراو شتیوان نەبووە و لەو کاتی ئێمە شاتینە بگرە ئاسانکارێکی زۆر 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 کراوە بۆ هەموو ئەو کەسانی کە سەردانی وڵاتی قەتەر دەکەن. شتێکی زۆر جوانیان پێشکەش بە مۆندیال و بە وەرزش و بە جیهان کردو و دەستیان خۆش بێ، نمونیان زیاد بێ و سەرکەوتوو بوونە بەسەر ئەوروپا و بگرە وڵاتەکانێتیش. قەتەر ئاشکرای دەکات لە سەرەتای دەستپێکی مۆندیالەوە نزیک بە 3 ملیۆن هەواداری تۆپی پێ ڕوویان لە وڵاتە کردووە. ئێستاش مۆندیال لە دەڕۆژی کۆتاییدایە نزیک بە 700,000 کەس لە وڵاتەدا وەک گەشتیار بۆ سەیرکردنی یاریەکان بوونیان هەیە و بە هەمان شێوە هەست بە ئەمنیەتێکی زۆر دەکەن. قەتەر بەتەنیا نییە، بەڵکو چەندین وڵاتی گەورە و بەهێز کە 6 وڵاتی ناتۆ لە خۆ دەگرێت لە ڕێخستن و پاراستنی ئەمنیەتدا هاوکاریان کردووە. لە نێویاندا فەڕەنسا بە سیستەمێکی دژە فڕۆکەی بێفڕۆکەوان کۆنتڕۆڵی ئاسمانی ئەو وڵاتی کردووە. ئیتاڵیەکانیش بە ناردنی سەربازێکی زۆر لەو ڕێخستنەدا هاوکارن. ئەمە لە کاتێکدا تیپی تۆپی پێی ئەو وڵاتە لە مۆندیال بەشدار نییە. جگە لەم وڵاتانەش تورکیا و بەریتانیا و ئوردن هاوکاری سەربازی و ئەمنیان بۆ قەتەر دابین کردووە. کۆی گشتی ئەم هاوکاریانە و ئامادەکاریەکانی خودی وڵاتی قەتەر ئەوەی لێبەرەم هاتووە کە ئێستا هاندەران تیایدا ئاسوودەن و مۆندیالێکی نمونەیی بەڕێوە دەچێت. بڕیار تەها، کەناڵی پەیام، دەوحەی پایتەختی قەتەر.